لە ڕێگەی دەنگدەرانمانەوە هەم لە ڕێگەی کادیر و ئەندامانمانەوە و هەم وەکو هەستەنگاندن و خوێندنەوەی سەرکردایەتیمان کە ئێمە دوێنێ کۆبووینەوە بەڕاستی گەشتبینین کە کۆمەڵ دەنگەکانی ڕوو لە زیادبوونە و پێشبینی ئەوە دەکەین کە لە سلێمانی ئێمە 2 کورسی بە مسۆگەری بەدەستبێنین و کورسیەک لە هەولێر بە مسۆگەری بەدەستبێنین و ئومێدیشمان وێ لە بازنەوە و پارێزگای دهۆکیش کورسێک بەدەستبێنین. ئێمە ئێستا هەنگاو دێنین بەرەوەی کە هەڵبژاردن دەکرێ و چۆش بابەتێکە هەڵبژاردن دەکرێ و بە گەرموگوڕی ئێمە بەشداری و هەموو هەوڵێکی دەدەین و داواشمان لایەنەکان کردووە بەیەکەوە ڕێگری لە هەموو ئەو ڕێگایانە بکەین کە لێوە ساختەکاری دەکرێت. ئێمە پێش هەموو کەس و قسەمان کردووە و ئەو کونکە لە بەرانشمان بەڕاستی دۆزیوەتەوە کە لێوە ساختەکاری بکرێت هێندێکی گیراوە ومێد دەکەم کە لایەنەکانی کەش بێن هاوکار بن بە هەموو لامان لێرەش و لە بەغداد و لە هەموو لایەک فشار بکەین کە نەکرێت. بەڵام سبەی کە ئەگەر بە بەڵگەوە ئەمن سەلمانم کە کراوە یعنی دەکرێم بێدەنگ بم ئەگەر نەک یعنی 4 کورسی 40 کورسیش بێنم موضوع بابەت کورسی نییە بابەت ئەوەیە کە ساختەکاری نەکرێت 1 کورسیش بێ ئێمە دەڵێن هەڵبژاردنێکی خاوێن بوو هەر کەس کورسی هێنا پیرۆزی بێ ئەمجارە ئەوەندا خەڵک پشتیوانی کردیمە پشتگیری کردیمە با بۆ جاریکە هەوڵی کە بدەم سەبارەت بە بایکۆت وەڵای ئەمە لەگەڵ بایکۆت بایکۆت یانی مانەوەی ئەم دەسەڵاتە بەم شێوەی بخوا یانی نوێنەرایەتیکردنی خەڵک لایەنی ئەم دەسەڵاتەوە کە تا ئێستا نوێنەرایەتیان کردووە کە خەریکی بازرگانی خۆیان بوون خەریکی کۆمپانیەکانی خۆیان بوون خەمی خەڵکیان نەبووە.